یارەکان هەفتەیە شەشەمی خولی لاوانی کوردستان لاوانیان هەولێر میوانداری پێشمەرگەی هەولێری کرد لە خولەکیدا نیاز سەباح با لەدانی ڕاستەوخۆ گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر لە یارەکەدا تۆمار کرد بەڵام دوای تەنها دوو خولەک ئایاز حەسەن گۆڵی یەکسانی بۆیانی هەولێر تۆمار کردەوە دەنیوی دوم لە خولەکی 63 ئەحمەد ناظم با سەر هەولێری بە تۆمارکردنی گۆڵی دوم پێشخست لە ناوڕاستی نیوەی دوم بۆی گرژینەوەن هەردوو یانە نابژێوان چەندین کارتی زەردی بەکارهێنا هەردوو سەرپەرشتیاری تیپەکەشی بە کارتی سوور کردە دەرەوە دواتریش یاریزانێکی لاوانی هەولێر بۆ وەرگرتنی کارتی زەرد دوم و کارتی سوور کرایەدە نابژێوان پێنج خولەکی وەک قەرەبووی کارتی وەستا و زیاد کرد دواتریش حەوت خولەکی زیاترای دیکەی بەرز کردەوە لاوەکانی پێشمەرگەی هەولێر بە موشێوە گۆڵی یەکسانکردنی ئەنجامەکاندا تا لە خولەکی 98 پێی گەیشتن لە ڕێگەی خۆشی شکور گۆڵی دوم و یەکسانیان تۆمار کرد و یارەکەش بۆ ئەنجامە بە کۆتا بە شێوەش پێشمەرگەی هەولێر بە 14 خاڵ لە پێشەنگی مایە گەیشتنی بە قۆناغی داهاتوو سۆگای کرد هەولێریش خاوەنی 10 خاڵە و لە خانەی چوارەمدا لە دواری ڕوبەڕووی هەندرینە ڕکاوەری دەبێتەوە کە 12 خاڵی و جەنگی بلیتێکی گەیشتن با قۆناغی داهاتوو دەکەن. وڵا دەوال یەکەمی لە شۆت یەکەمەوە فرسەی زۆرمان جوان دەماتان یارەکە بە ئاسانی لە بەرژۆتی خۆمان کۆتایی پێبین بەس ئەوە تۆپانەیە ئەوڕۆ یاڵی پێشەوە مۆفەق نەبوون بە شۆتی دووەم ئەلحەمدولیلlah گۆی تەعادل بینەوە و ئێستا بەسەکەین لە قۆناغەشکە ئینشاڵڵا هەرەوا دەبین هەر باشتری دەبین. ڕاستی یاریەکە لەمە زۆر گرنگ بۆ یاریە بەو فەوزە و خاڵچکە لە یاریگەی هەندێک دەماتاین بۆ قۆناغی کۆتاییەکانی پاڵاوەتی لاوانی کوردستان سەر بکەوین یاریەکە بینتان لە ئەتا خولەکی نۆتەکان ئەمە ئێمالیمان پێوە دیار نەبوو پاش لاعیبەکمان تەرکە کارگەی زۆر لەسەما بوو ئەلحەمدولیلlah نەتیجەکەمان بەدرە و ئینشاڵڵا گەمەدا بێت لە هەندێک فەوزی بینین لێوەن دەرەهانجی سەرکەوتنە جێرن لە قۆناغی داهاتوو.